کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە لە درێژەی پانێڵەکانی لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا پانێڵێکی لەژێر ناونیشانی ڕۆڵی کورد لە ئارامی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە پارێزگای هەڵەبجە ڕێخست. بەشێک لە پانێڵستەکان بە دەنگی ئەمریکایان ڕاگەیاند کورد پێگاتەیەکی سەرەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ڕۆڵێکی گەورەی بینیوە لە ئارامی و سەقامگیریدا، بەڵام گوتارە نەتەوەیەکانی وە خۆیان دەڵێن لاواز بوون. بەدڵنیایی ئەوەی کە کورد دەتوانێت لە پێشخستنی و بە دەستگرتن بە پرەنسیپەکانی دیموکراسی جێبەجێ بکات، بەدەستهێنانی پشتیوانیەکی تریش دەبێت بۆ ینی ناوچەکە کۆ بەهێزکردنی هاوپەیمانەکانی لەگەڵ ڕۆژئاوا و خودی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش. بەڵام بەم جۆرە سیاسەتەی کە ئێستا بۆ نمونە هەرێمی کوردستان و کورد ڕەچاوی ئەکات، ئەوە تا کەرکووکی خستۆتە مەترسیەوە ناوچە کوردستانی جێناکۆکەکان کۆ شنگال ئەوە تا جینۆساید یەک بە دوای یەک ئەنجام دراون. چوار ئارگۆمنت لە پشت تەبەنیکردنی گوتاری نەتەوەییەوە هەیە و ئەم ئارگۆمنتانە هەمویان ئامانجیان هەیە، ئامانجێک دوانسییانیان هەیە. بەداخەوە یعنی لە هەرێمی کوردستانە لە کوردستانە بە شێوەیەکی گشتی ئارگۆمنتەکان نەک ئامانجەکانی خۆیان نەپێکاوە بە پێچەوانەوە ئامانجی پێچەوانێن هەناوەتە دی. پانێڵیستێکی دیکە پێیوا بوو کورد بە هۆی تۆمەتبارکردنیەوە خاکەکەی پارچە پارچە کراوە، پێویستە سیستەمی کۆنفیدراڵی دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ کورد پەیڕەو بکرێت. ئەمە کۆنگرە نەتەوەیە کوردستانێ ئەبە ساڵە نوتۆنەهەیە وەرە حەتا نوکەر سەربێخەلە ئیستراتیژی ڕاوەستاینە و ئەم دەبێژین دشیاندایە ئەم ڕۆژهەڵاتێکی ناوی مەزن دروست بکەین وڵاتی شامی وش وڵاتی عەرەبا و ئیرانی سووریا و تورکیا و ئیران و عێراق هەمی پێک بێت ناوی ڕۆژهەڵاتی ناویندا بن. هەروەستا دشیاندایە ئەم نابینە عێراق و سووریا و تورکیا و ئیران کۆنفیدرالیزمێکە دیموکراسی چێکەین. دیسانژی ئەم دشیاندایە کوردستانێکە کۆنفیدرالیە ڕۆژهەڵاتی ناوی دروست ببیتن کەواتە پێویستە هەرکەس بگیتەوەی قەنەعەتێ ئەگەر کوردستانێکە ئازاد و ڕزگار نەبیت، ئەگەر ستاتویەکە کوردستانی دروست نەبیت یان ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی فیدرالیان کۆنفیدرالی نەبیت نابیت. کۆنگرەی نەتەوەیی کوردستان لەگەڵ ئەوەی هەموو لایەنە سیاسیە کوردیەکان ئەندام نین تێیدا، هاوکات تا ئێستاژ وەک پانێلیستەکان ئاماژیان پێدا نەیتوانیوە گوتاری کورد یەک بخات. بەو هۆیشەوە نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەک پێویست بە هەند وەرنەگیراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.